خۆشەویستان سڵاوی گەرمی ئێمەتان لێبێ. بەڕێزان ئەم جاریان مەبەستمانە بە قسەکردن لەسەر پەیوەندی نێوان فەلسەفە و میدیا بینەوە خزمەتتان. بۆ ئەم مەبەستە ئێمە میواندارەتی بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر نەوزاد جەمالمان کردووە لە بواری فەلسەفەدا هەم نووسەرە و هەم توێژەریشە. سوپاسدانەکەین بینەرمان بن. دکتۆر جان بەخێر بی خۆشحاڵین بۆی کە ئامادەی لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. بێگومان قسەکردنمان لەسەر پەیوەندی نێوان فەلسەفە و میدیایە. پێمان خۆشە وەکو دەستپێک باسی بایەخەکانی ئەو پەیوەندیەمان بۆ بکەیت و ئەگەر پەیوەندی نێوان فەلسەفە و میدیا وەکەوەی کە جاران لە دام و دەستگای میدیای باوە پەیوەندیەکی زۆر بەهێزی هەم ئاهەنگ هەبوو کە ئێستا لاوازە، پێمان خۆشە هەم باسی گرنجەکەیمان بۆ بکەی و هەم ئەگەر ئەو پەیوەندیەش لاوازە زەرەر و زیانەکانی چین بە شێوەیەکی گشتی بۆ بگرە بۆ مرۆڤایەتیش فەرموو. بەڵێ سوپاس بۆ بەڕێزت بۆ ئەم دەرفەتە بۆ کەناڵەکەی بەڕێستان. خۆشحاڵم لێرەدا کە جارێکی تر باسی بابەتێکی گرنگەکەین ئەویش پەیوەندی با بڵێن میدیا و فەلسەفەیە. هەڵبەت پەیوەندیەکی تەنگاوتەنگ و زۆریەکان گیرە لە نێوان فەلسەفە و میدیا هەیە، لەبەر ئەوەی فەلسەفە کۆمەڵی پرسیاری زۆر گرنگ ئەوژێنێ ئەو پرسیارانە کە پەیوەندیدارن بە میدیاوە، مەسەرەن لەسەر ئەوەی کە سەرچاوە زانیاری چییە، ڕۆڵی ئامراز لە گەیاندنی پەیامەکانە چیە و پەیام چییە. ئەمانە کۆمەڵی پرسیارن لە سەدەکانی ڕابردووە کە با بڵێن کۆمەڵی بیرمەند و فەیلسوفی بەناوبانگمان هەیە. یەکێک لەوانە مارشەڵ ماگلەوهانە کە یەکێک لە فەیلسوفەکانی بواری میدیادا ئەنێت ڕاستە ئەو لە ئیشی لەسەر کەڵچەر لەسەر کولتور و ئەم بابەتانەی تر کردووە، بەڵام کۆمەڵک تێزی زۆر گرنگی هەیە کە بە سەرەتای دەواازەی فەلسەفەی میدیادا ئەنێت هەروەها هارۆڵد ناوەکەی نوبیچەوە هارۆڵد فەیلسوفێکی ترە ئێستا ناوەکەیم نایە لەسەر زمان نییە. ئەویش یەکە لەو فەیلسوفانەی کە لە سەدەکانی ڕابردووە لە شەستەکانەوە ئەو بابەتان ورژان فەلسەفە و میدیان ورژان، بەڵام دوجار لە سەدەکانی هەر لە سەدەی ڕابردوو لە ساڵانی هەشتاکانەوە ئەمە بووە بوارێکی ئەکادمی لە خوێنی باڵا خوێنرا. ئێستا با بڵین بۆ نمونە فەلسەفە و میدیا، بەڵێ وەکو بابەتێکی تایبەت و سەربەخۆ کە لقێکە بە فەلسەفە پەیوەندیدارە بە فەلسەفە. ئێستا لە زانکۆی ڤێننا کە بەشێکی تەواو هەیە کە بابەت تایبەتە بە فەلسەفەی میدیا و تەکنۆلۆژی لێ زۆر جەخر لەسەر بواری میدیا ئەکات، توێژینەوە لەسەر ئەو بابەتانە ئەکات لە ڕوانگەی فەلسەفی و با بڵێن خۆی خوێندنی میدیا یاخود خوێندنی زانستە مرۆڤایەتەکان لە زانکۆکانی ئێمە ئەم ناوچەیە خوێندنێکی تا ڕادێکی زۆر کلاسیکیە بەڕاستی بەداخەوە خوێندنی زانستەکان لە پێناسیای کورتکراوەتەوە یاخود ڕەهەندێکی مێژووی هەیە. بەڵام ئەم بوارە ئەم لەقەی فەلسەفە ئیش لەسەر ئەوەکە کۆمەڵی پرسیاری گرنگی ئپستیمۆلۆجی واتە معرفی لەسەر میدیا ئەکات. زانین چییە؟ ڕۆلی زانی لە گەیاندنی چیە؟ سەرچاوەکانی زانین چییە؟ ئێمە چۆن بتوانین ئەوەی کە وەکو زانین و زانیاریە لە ڕوانگەی میدیا و پێمانەگات پاسایی بینەوە بیسەلمێنێ پشڕاستیکەینەوە. بۆ نمونەیەک لەو ڕێسانی لە بواری میدیا یەک سەرچاوە نییە، با بڵێن هەمیشە تۆ ئەبێ سەرچاوەکانت چێکەیتەوە بیسەلمێنیت. ئەمە لایەک لایشتر بۆ نمونە لە میدیای لەو شتانی کە لە بواری فەلسەفەیشی لەسەرەکە تۆ بێ پیشانی شتەکان بیت، بە وێنە بێت یاخود وێنەیەکی هیزی لای بینەر و وەرگردا بنیت، نەک تەنها بە قسەکردن بێ زیاتر ئاخاوتن بێ کە زیاتر با بڵێن ئێمە لە میدیای خۆمان ئازاڵە. ئەو بەرپرسیارەتیە لە میدیا بەرپرسیارەتیشە یا پرانسیپیشە لە فەلسەفەیە؟ بەڵێ پرانسیپێکی گەورەیە، چونکە ئێتیکی میدیایی بەشێکە ئێتیک بەشێکە لە فەلسەفەیە. نێوانەی کە لە بواری میدیای ئیژەکەن و شارەزاییان هەیە ئەزان کە شتێکی ناوی ئێتیکی میدیاییە، واتە ڕێکارە ئاکاریەکان ڕەوشتەکان بۆ ئەوی کە ئێمە چۆن میدیای پێ ڕێبخین. کۆمەڵێک پێوەمان هەیە ڕازگۆییە بابەتیە بێلایەنیە، کۆمەڵێک لەم شتانەیە بۆ نمونە لە کەدارنەکردنی خەڵکە با بڵێن شکاندنی پەرژینی ژیانی تایبەتی خەڵک ئەوە شتێکی نائاکاریە. کۆمەڵێک لەم پێوەران ئەمە هەمووی پێوەرانە لە سەرچاوی فەلسەفی مۆراڵن لە فەلسەفە و سەرچاوان گرتووە. وەک پەیوەندیەکە دکتۆر، وەک پەیوەندیەکە بە نمونە لە فەلسەفەی کلاسیک لە سقڕاتەوە بیگرە هەتاکو و ئەفلاتون و تا ئەو سەردەمەی کە ئەپسمۆلۆژیاکەی ئەرستۆ ئاگۆرا هەبوو. ئاگۆرا وەکو کەرەستەیەکی ڕاگەیاندن، مەیدانێک بوو وەکو کەرەستەیەکی ڕاگەیاندن بەکارهێنرا. بوون بە گلوباڵی لە هەموو جیهانە بەڕاستی فەلسەفەی کلاسیک دەنگ و ڕەنگ و سەدای هەبوو.
و مەدرسەی مۆدێرنەش و فرانکفۆرتەکانیش هەمیشە ئەم فەیلسوفانە بە پشتیوانی دام و دەستگاکانی ڕاگەیاندن کاریان کردو و لە هەم ئاهەنگێکی گەورەیە بوون، ینی هەموو فەیلسوفێک پێویستی بۆ بوو دەستگایکی ڕاگەیاندنی هەبێ. بۆی کە من درێژە نێم بە باسەکەم مارکسێکێک بۆ لەوانەش کە بەڕاستی وتارێکی نووسی بەمان چاوەڕوانی و کەشتیانەیە کرد کە لە لەندەنەوە ڕوون بۆ ئەمریکا بە پەلە بابەتێکی خۆی بنێرێ لە ڕۆژنامەیەشی ئەمریکیا بڵاو ببێتەوە کەچی ئێستا بەداخەوە هەست ناکەی، ینی ئەم فەیلسوفی هاوچەرخ لە چشنی سلۆتەردایک و لە چشنی ڕانسێروانە کەس نایەن ناسی ئەمە چییە؟ خۆی دۆخێکی گەورە هەیە کە ئەمیش لە میدیای سەردەمی میدیای نوێ میدیای دیجیتاڵی کە میدیایکی زۆر گڵۆباڵی سەرتاباگیری جیهانگیرە، ئەم میدیایە هەموو کونوکە لە بەرێکی ژیانی ئەمەیتە نیوتەوە بەڕاستی. یعنی تەنانەت ئێمەسە من هەتە لە کتێبەکە کە باسم فەلسەفی میدیایە باس لە دوو ئاستی بەریەکەوتنی ئێمەی مرۆڤەکە لەگەڵ جیهانە بەهۆی کاری ئەمیدیا. ئەو میدیای هاتوتە نێوان ئێمە و جیهانەوە بەڕاستی وەکو نێوان بەرێکە وەکو دیوارێکی بربەستێکی نەبینراوە لە نێوان ئێمە و جیهانە. هەمیشە ئێمە جیهان بەو جۆرەی کە خۆمان ڕاستە و خۆ ئەزمموی ئەەکەین و جیهانیش ئەو جیهانەشی کە لە ڕێگەی میدیاکانەوە ئەزمونەکەین. ئەم جیهانی کە لە ڕێگەی میدیاکانەوە ئەزمونەکەی وەکو وتمان هەموو کونوکە لە بەرەکانی جیهانی گرتوتەوە، هەموو جیهانی بۆ ئێمە نزیک کردوەوە، ئێمە ڕاپێچ کردوتە ناو جیهان و کۆمەڵی هەواڵ و بابەت و بابەتەوە کە هیچ سەر بە ئێمە نیە و گرنگی نییە بۆ ئێمە، بەڵام بۆ بە خەمەشی ئێمە بۆ نمونەتەوە خسەیت کە خەڵکانێک لەسەر تۆڕەکان میدیا ئەلکترۆنی باسی مەرۆکۆکە مەغریبەکە مەناڵێکەوتۆتە بیرێک و نەکەوتێت خەڵک دڵی تەنگە هەیە گریاوە خەفەتی خواردووە کردوتی بە کێشەی خۆی لە کاتەیە کێشەی پرسی ڕۆژانەی خۆی نییە، پرسە ڕۆژانەکانی خۆی کرد زۆر گرنگتر لە بەرچاوی کەوتۆ فەرامۆشی کردووە. ئەمە یەکێکە لەو دەرئەنجامانی کە میدیای نوێ کە میدیای دیجیتاڵە هەژبوونی هەیە بەسەرێمە. کاتێک کە لەم میدیایەدا دەرفەتی یەکسان و ڕەخسا و بڵین دیموکراتیزەکردنی گڕادەستگەیشتن بە زانیاری و سەرچاوی هەواڵەکان وا لێکرات بەردەست بێ بۆ هەموو دنیا لە هەموو سەرتاسەر ئەم تەونەگەرەیە هەموو بەشدارە لە یەک کاتە ملیۆنەها مەسیج و وێنە و پەیام و هەواڵ و زانیاری ئالۆگۆڕ ئەکرێت با بڵین ئەو منەڵم ملیۆنەها زیاتریشە با بڵین وەکو داتەم لە بەردەمانە فەیلسوفێک کاتێک کە با بڵین پۆستێکە دیاخود هەواڵێک بڵاوکاتەوە یا وتارێکە نووسە بابەتێکە نووسێ لە کۆی ئەم ملیارە هەواڵ و زانیاریەدا وونەبێت چونکە ئەلگۆریتمیزمی میدیا و تەکنۆلۆژیای نوێ لێوەدایە بۆ نمونە تۆ سەیری ئەگەر یوتیوب بکەیت ئەگەر لە بابەتێ سێرچکەیت ئەو تەنها لەو بابەتەی خۆی کە ئەلگۆریتمەکە ئەو شەیە ئەناسێتەوە ئەو وێنە ئەناسێتەوە بەس ئەوانت بۆ ئێنشتی ترە بۆ نایێنێت یعنی بۆ سەلێکت دەکات بۆ هەڵابژێری جا لە ڕێگەی ئەوە ڕیکلامت بۆ ئەهێنە لە ڕێگەی ئێوە مەسەلەن مەسیجی فڵان کەسە بۆ ێنە کە پاری یا و ئەکاونتێکی هەیە ئەمانت بۆ ێنێ سەیرەکەی هەواڵە گرنگە قورسە سنجینەکان ئەنیشن لەم لاوە هەواڵە سادەکان ئەوانەی کە زۆرترین بینینەرن هەیە خەڵک ئەو ژێنن حەزیان لێتی وێنەیە کە با بڵێن کەسێکە بەڕووتی یاخود کەسێک کەوتۆتە خوارەوە یا شتێکی کۆمێدیە سیرەکەی ملیۆنەها بینەر و ڤیوری هەیە بەڵام هەواڵی کەسێک کە فەیلسوفێکە سیمینارێکی کرد و کتێبێکی تازەی گەرچووە سیرەکە ئەنیشە ینی لێرەدا پاسەنگەکە لاواز دەبێت چونکە دەرفەتەکە یەکسانە بۆ هەموو و ئەم میدیا دیجیتاڵش خۆی برەو بەو شتانە ئەیات کە زیاتر سادەین کە ڕۆژانن کەمتر قوڵن خەڵک حەزی لەوێنەیە حەزی لە خوێندنەوەی شتی دریژ و بابەتی جدیان نییە ئەمە بەشێکی تریش با بڵێن ئێمەگەر سەیری ڕاگەاندنی خۆمان کە ڕاگەاندنی کوردی بۆ من ڕاگەاندنی کوردی بەگشتی سەیرەکەم زۆر ناومێدکەرە زۆر جار من زۆر لێ بێزارم حەز ناکەم تەماشایکەم ئەگەر تەماشاشی کەم بۆ خوێندنەوەی خۆم باسی کۆن ناکەم من باسی میدیای ئێستای نوێەکەم کە میدیاکە دیجیتاڵە ئەم میدیایی کە ئێمە میدیای کوردیش بەرەو ئاڕاستەیە داخزاوە ببێ بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەواڵی سەیر و سەمەرە باسی قازێکەکە بۆ لە سۆماڵەوە بەڵام سیرەکەی هەواڵەشی گرنگی ڕۆشنبیری سیاسی لای خۆمان ئەو جەختە و زوڵمەی ناخاتە سەر خەڵگە برێت بۆ ئەم لێشاوە بەدوای ئەم لێشاوە کە بلافاوە بەس دکتۆر ئەمە پرسیارێکی لا دروست کردم بەڕاستی بێگومان پێچەوانەی خوێندنەوەکەی تۆ بێ ئەشێ ئەڵێ ئەوە نییە کە میدیا فەلسەفەی بە ئاراستەیەک چەپەک خست بێت زۆر بایەخی پێنەیە بەڵکو ئەوەیە کە خودی مرۆڤ خۆی توانای ئەوەی نەماوە زۆر دیقەت چڕ بکاتەوە لە ناو ئەو تێڕامانە قوڵ و فەلسەفیانی کە هەن لەبەر ئەوەی بە سروشت مرۆڤ پێشوازی لەو تێکست و کۆمنت و هەواڵ و زانیاری و بگرە بەزمە ساتانە کات کە میدیا ئێستا پەخشێکاتەوە ئاراستەیەکە ئەمەیان چییە؟
ینی ڕەخنەکە پێچەوانەکاتەوە. بڵێ من هەز دەکەم ئەمە تا ڕادێکی زۆر ڕاز نییە، تا ڕادێک ڕاستی تایە، بەڵام 100% ڕاستێکە کۆی ڕاستیەکانمان پێ ناڵێت لەبەرەوەی میدیاکانی ئێمە شوێن شتێکەوتون کە ئارازوو خولیا بۆ خەڵک دروست دەکەن، ئەنجینزە بۆ خەڵک دروست دەکەن، نیگەرانی بۆ دروست دەکەن. وەکوتم لە نێوان ئەم جیهانە ئەم تەونە گەورە تەکنەلۆجیە میدیایی کە ئێستا هەیە هەزاران و ملیۆنەها ئاکتەری تایە. ئاکتەر واتە بکەری بازرگانی تایە، بکەری سیاسی تایە، ئایدۆلۆژی تایە، ئاینی تایە، مەزەبی تایە، کۆمپانیای تایە، قازانج بەخشی تایە، تاوانباری تایە. ئەمانە هەرێشێک لەمانە بڵێن بەپێ ئەو قورسایی و توانایی کە خوان هەیە ئەتوانن ئاڕاستەی بیری جەماوەر و زەوق و حەزی خەڵکەکانیش بن بڕاستی. من وتم هەر سەیری میدیای خۆمانەکە بڵێ بابەتەکانیش جا ئەمە خۆی لە دانەی تریش هەیە، خۆی ئەمە لە فەلسفەی میدیای پێڵە میدیۆلۆژی ئامرازناسی لەوێ باسی ئەمانە کراوەوەی کە ئامرازەکەی خۆی پەیامەکەیە، ئەم پەیامەت چیەتیایەتی چۆن شۆڤێکن چۆلێکی بینە لە ڕووی زمانەوە ناوڕۆکەی چی ئاهەیەتی نیەتی چ بەهاچێ مەبەست چیە؟ خەڵکی ئێمە بەکاربەروا ڕاهێنراوە میدیا وەک بابەتشی لە قوتونرا و زانارێکی ئامادەکراوی هێلکەی پاکرا و خێرا بخرێتە قوڕکتەوە بۆی بواری بیرکردنەوە شیکردنەوە و لەگدانە نەیت. میدیا ناتوان میدیا ئەمەی دروست کرد و لای خەڵک من بەستم ئەو نییە مەرج بە ئەنقەز ئەمە کرابێ، بەڵام لەبەرەوەی لەم سەردەمەیە سەیرەکەیت هەموو شتەکان لە یەک ئاستایە. ئەوەی کاڵێ میدیۆکراسی ئالەندۆنەوە فیلسوفیش کەنندیە کتێبێکی جوانی نووسیوە باسی سیستەم میدۆلۆژیەکات، هەموو شتەکان لە یەک ئاساون لە یەک تەنکاوان ببوورە لە تەنکاوێک کە ئاژینێمە. ئێستا ئەم سەردەمی تەکنۆلۆژیاک و تەنکاوێکی گەورە هەیە، قوڵایی نەماوە، هەمومان لە ئەو ئاستە تەنکاوای ئاژین لەسەر و هەمومان مەلاکەین پەلاقاش سیرەکەی تۆ لە تەنکاوە شڵپەشڵ بەرداوام دەنگی هەیە، بەڵام سیرەکەی قوڵایی و ڕەهەند و بەهای چیتیانە تەسیرەکاتە سەر بەدەستهێنانی حەقیقەت بێگومان تەسیرەکان لەبەرەوەی تۆ وێنەکان لەبەرەوەی مادەم وێنە زاڵە بەسەر زانیاری وردا بەدە بە دوچوونە تۆ وێنەکان ئەبێتە سەرچاوی بڕیاردانی تۆ قسەکردنی لەسەر چۆگوتم تۆ وێنەیەک لە مەرۆکۆ ئەو گوێزێتەوەیان لە سۆماڵیان لە فڵان شوێن ئەگوێزێتەوە ئەم وێنەیە خەڵک ناچی شرۆڤ لەگدانەی بکە وێنەکە چیت پێ ئەڵێ دوانێ چکە وێنەکە بۆ بینەر یا بۆ وەرگر جێی هەزاران وشاگرێتەوە زۆر ئاسانە بۆ ئەم لە جاتیەوە پرسیار لە خۆی بکە پرسیارێکی ڕخنەیە بکە ئەمەی کە ئەیبینم ڕاستە دروستە تەواوە بەڵگەی لەسرە یاخۆ تەنها هەواڵێکە و قسەڵۆجێکە بڵاوکرێتەوە ئەدبوترێتەوە هیچ سەرچاوی دیار نییە وتیان تێگەی ئەمە خەڵکم پرسیار ڕخنەی لە خۆی ناکەلانێت تااقەتیشی نەبێتم پرسیار ئەمە ڕاستیان دروستە یەک سەرێکە بە بڕیار و ناو خەڵکا باسیەکە و بیست و بوو ئەمە ڕوویە بەڵام نازانێ ڕوودانەکەی چۆن بۆچی لە پشتی وهێتی پاڵنەرەکەی هۆکارەکەی هەر بێنە سەر خۆ دوو ڕۆژ لەمە پێش بازاری ئەم ناوچێت چۆن شلقا بە بۆنەی دۆلارەوە هەواڵێ بڵاو بۆ دۆلارەکەین بەڵام کەس نەیپرسی کاکەجان ئەمە داواکارێکی سیاسیە پەیوەندی بانکی ناوەندی هەیە ئەبێ حکومت ئەبێ پەرلەمان لایەنە پەیوەندیدارەکان بڕیار لە بەن لەسەر نرخی دلار دابەزیانە بە ئاسانیدا ئابەزیانە چۆن ئەکرێتەوە بیکەی بە با بڵێن جێژەڵوکە ئێشی میدیایی دروستکەی خەڵک بچێتە بازار لە ماوەی شەو ڕۆژەکە مەسەن 7,000 نرخی دلار بەرزوو نزمی کرد سەیریکە چەندها خەڵک زەرری کرد بە خەڵک لە خۆی ناپرسێ کاکەجان ئەڵێ هەواڵەکەوتی تەلەڤیزیۆن وتی ڕۆژنامەکەوتی فەیسبوک وتی بەڵام ئەوەی کەوترا مەرج نییە ڕاست بێت تۆ ئەبێ خۆت وەرگر پرسیاری ڕخنەی هەبێت جا ئەمەیەکە لە فەلسفەی میدیا ئەو بیرکردنەوە ڕخنەیەمان بۆ دروست دەکات ئایا ئەوەی بیستی ئەو زانەدا دروستە پشت ڕاستخێراوەکرێ سەرچاوی هەیە بنەڕەتی هەیە لە ڕووی مۆڵاریەوە تەواوە لە ڕووی معریفیە تەواوە ئایا پەیوەندی بە ئێمەوە هەیە کە ئێستا زۆر بابە دروست کراوە بۆ ئێمە سەری ئێمە پێوەشێنراوە قەرباڵغی بۆ دروستکرا هیچ پەیوەندی بە ژیانی ڕاستە و خۆی من و تۆیەک نییە لەم شار وڵاتەیە هیچ کەیسی و قەزەی ئێمە نییە. بەڵام دکتۆر ئەکرێ من نازانم ئەگەر ڕاستم سوپاس دەکەم واگەر هەڵم سپاس دەکەم بۆم ڕاستکەیتەوە لەواچە جەنابە بڵێ میدیاکان کار لە واقعەکەن لە پێناوی وروژاندنی واقعە نەک کار لە واقعەکەن لە پێناوی بەدەستهێنانی حەقیقەتە لەواچی ئەوە مەبەستت بێبیڵی لەوانە بێت کار لەسەر واقعەکەن لە پێناوی شاردنەوەی واقعە بەڕاستی خۆی ئەبێت میدیا چیە ئامرازەکە بۆ گواستنەوەی شاردنەوەی حەقیقەت یا حەقیقەتەوە حەقیقەتی واقعەکان ڕاستیەکانی ئەمەی کە ئەوەی پەیوەندیدانە بەژانی ئێمە خەمی تۆیە نیگەرانی توێ ئەو شتانی کە لە ژیان تا پلەیەک و دوو سێ و چوار سیر کە خەڵک بۆ نمونە چۆن سەرگەردان بۆ بەم تۆڕانەوە خەریکی بابەتی لاوەکی بێسەر و بەر بێ بنەما چڵوچۆیی و قسەی ئەملاو ئەولا و بێسەر و بەر ئەمانە چی خەڵک مێشی خەڵک پێگرا تاپان ئەگەر تۆ مرۆڤێک بەردەوام بەم جۆرە بابەتانەوە سەرقاڵ بێ بەشی سوشال میدیا بەشێکی گەورەیە بەشێکی سوشال میدیا جا مشکلەکەی وتم سوشال میدیا ئەم پێشڕەویشکان و ئەم تەنکاوی بۆ دروست کردوین خەڵک شڵپەشڵ بکات بۆی دەنجان هەمیشە بیسرێت بەڵام هەر ئەو لە حەزەیەک خەڵک ئەبیسرێ و دەنگەکە تۆ لە ناوە چی پشتیوانیەم بۆ چونەی جەنابەت هەیە بە نمونەیەک پشتیوانیەک هەیە کاڵێ
ئەوە ماوەی 6 دانەمانە هەنێک لە تەلەڤیزیۆن هەنێک لە کەناڵی میدیایی هاوت شەرق دیجیتاڵی بەس باسی جی کلاسەوە ێن و قسەکردن لەسەرەوەی چێت جی کلاسی دەستکەوت و کێشا جوانە ئەمە لەوانەیە نمونەیەک بێت کە لە دەرەوە هاتووە بۆ پشتیوانیکردنی بۆ چوونەکەی جەنابەت لە ناوە بەڵام علی حەرب هەیە علی حەرب ئەڵێ بەهۆی میدیای هاوچەرخەوە لەسەرەوەی کە جەنابەت دوتێ ڕاستیە شارنەوە ئەڵێ پەیوەندیەکانی مرۆڤ ڕوبەڕووی کرانەوە بوون تا ئەو ئاستەیکە پەیوەندی خودی مرۆڤ گلوباڵیە و تاچیش بوو بە تاچێکی یونیڤەرساڵی ئەو بە لایەنێکی زۆر ئەرێنی باسی ئەکات زۆر ئەرێنی باسەکات لە بری ئەوەی کە بڵێن ئەمە سۆشال میدیای ئەکەوێتە ناو سەفسەتە و قسەفڕیانە بۆشایی و فەوزای کۆمەڵایەتی و فەوزای مۆراڵیەوە ئاوا باسیەکە نازانم جەنابەت خۆی ئەو بۆچوونی علی حەرب ڕاستی بە نەبخێنێتەوە بەڵام هەر لە قسەکانی منیشە باسم کردەوە کوتمان ئەم گردونەی ئێمە وەکو گوندە بچۆکەی لە هاتووە لە هەموو لایەکەوە بەسراوین منی بینەری بەکارهێنەری ئەم میدیا و تەکنۆلۆژیا تازەیەوە ڕۆژە لە سۆمالی لە ئەفریقای لە ئەفغانستانی لە کازاخستانی نازەم لەکوێی لە رووسیای لە ئوکراینای لە فڵانی لە فڵان شوێنیت لە بێ ئەوەی کە تۆ لە ڕووی شوێن و جێگەوڕشە بکەیت بەڵام تۆ هەمیشە بیر و خەیاڵت و هەواڵەکان لێ بگوازرێتەوە ئەمە یەکەم دوو هەم من ناڵم هەموو کەناڵ و میدیاکان بێک جۆرە من بۆ خۆمە سێری کەناڵی هەندێک کەناڵی جیهانی دەرەچەکەم ناڵم 100% ڕاستەکانە بۆ گوازێتەوە فیلتەری ناکات بەڵام بەشێکی زۆری لەو ڕیپۆرتە گەورانەی کە ئیکات منم بەڕاستی کە بەردەوام سەیرەکەم پاش ئەو هەموو ساڵ و خوێن و توێژینە کە سەیرەکەم بەردا هەموو لە حەزەیەک و ساتە وەختێکی من بە فێڕۆ نەچوو هەز دەکەم کاتم نەدزراوە بەهۆی میدیایەوە شتێکی نەفێر بووم بەڵام کەناڵەکانی خۆمان بەم جۆرە ئاڕاستە ناکات ئەمە یەکەم دوو هەم ئەم میدیا گلۆباڵە تەکنۆلۆژیان نوێیە میدیا تازەیە ئەو خیاڵە یانیتێ ئەو بیرۆکە یانیتێ بەڵام من پێڵم وەهم ئەو هەمەیەنایەتەکە ئێمە بووین بە مرۆڤێکی یونیڤەرساڵ واتە مرۆڤێکی گردردونی هاوڵاتێکی جیهانی کە ستۆیستەکان فەیلسوفێکمان هەیە سینەکە ئەڵێ من هاوڵاتێکی گردردونی جیهانیم بە زمانی هەموو گردردون و جیهانی ئیژەکەم ئێمەش بەو جۆرە سەی دەکەیت وەهمێکی ئەومان دراوەتێ کە هاوڵاتێکی گردردونی جیهانی بەڵام لەو هاوڵاتی گردردونی جیهانیە هەواڵ و پرسە گرنگەکانی خۆمانمان فەرامۆش کردووە من چی بکەم لەوەی کە لە سۆماڵ بم با بڵێن بۆ مناڵێکی برسی بگریم لە کاتێکدا خۆم لە وڵاتێکی خۆمە برسێتی هەبێت مەسەلەن نایەکسانی و ناعەدالەتی چینایەتی و کۆمەڵایەتی و هەموو ڕەهەندەکانی تر هەبێت من چی لەوە بکەم بەڕاستی ئەمە ئەگەر زەخکردنەوەی مناڵێ ببۆ من بۆ سۆماڵ بۆ بم بە مرۆڤێکی گردردونی ئەوە ئابم بە مرۆڤێکی دابڕا و دار هەڵکەنراو لە ڕێگ و ڕیشەی خۆم لە وڵاتەکەی خۆمە بە بۆچوونی جەنابەت پێچێ بڵی سوشال میدیا و میدیا مامەڵەیەکی خراپەکە لەگەڵ کاتی مرۆڤ من ناڵم خراپەکە من باسی ئەو ئاکام و لێکاوتان ناکەم لە بەکارهێنانی میدیایە چونکە وەکو وتمان میدیا ئێمە هەست دەکەین ئیمپراتۆرەتێکی گەورەیە بەڵام بۆ مانای ئیش ناکەم بە وانە ناڵێم کە میدیا دانیشتۆ پیلان جێڕێکی گەورەی هەیە کە مێشکی ئێمە بشوارێتەوە دوورمان خاتەوە لە ڕاستی و حەقیقەت بۆ مانە ناڵێم بەڵام یەکێک لە لێکەوتەکانی ئەو میدیا زەبەلا حەگەڕونیە جیهانی کە ئێمە خۆخستۆتە ناو ئەو تەنکاوە گەورەیەوە کە بەردەوام حەزکەین خۆمان ببینەوە لەو شڵپەشڵپەیە بەڵام هەر لەو شڵپەشڵپ و لەو دەنگە دەنگ و دەنگۆ دروستکردن و قەرەبەڵاغی و هات و هاوارەدا هەر خێراوە نەبین یعنی چەندها کان ئەکتەر و بۆچون و وێنەی زۆر کاریکاتۆری یا کارتۆنی بۆ دروستکردین بەڵام دوجار زووتریش لە ناوەچی فەرامۆژ نەبیت یعنی ئێمە وامانە تۆ سیرکە بەردەوام تۆ ئەبێت ئەو تەکنۆلۆژیا و میدیانوێ بەکاربێنی بۆی ئەبدەی بیتۆشتی تازە بینی ببینی و دەنگی ببیسترێت وەکو هەواڵێرێک دکتۆر بە هەزاران کەس جاری وایە بڕێکەکەون لەسەرەوەی کە گروپێک لە واتسئەپ یا لە ڤایبەر دروست دەکەن و لە چرکە ساتێکە ون نابن خۆیانە دۆزنەوە لە ناو هەموو پەیوەندەکانە لەوەش هاو نەبیت بۆ من هەر من بۆ خۆم چەنەها گروپ بەشدارم تیا بەڕاستی سەر ناپەرژێم بۆ نمونە هەروکو جەنابەت کە بانگێشتکردم بۆە من سەیری وێنەکەم کرد کە بە سەعات و کاتەکەم سێنی نەکردبوو مەسیجە دەنگەکە بۆ دەنگەکە ناگات بەڵام وێنەکە زووتر خێرات دەگات چکە وێنەکە لە دنیاە ئامرازەکە وێنە زووتر دەگات پامەکەش لەوێدایە کە تۆ بەردەوام بە وێنە وا لە خەڵقکەی بی لە شتەکان کاتۆ بڕیار بدات ئەمە بەش هەندێکی مەترسیدار و لێکەوتەیە من ناڵێم میدیا خۆی خراپەک و ئامرازێک بەڵام لە ڕێی ئەم میدیا چیتر دزاکاتە ناو ئێمەوە ئێمە حاڵەتی بوونی ئێمە چ گۆڕانکارێکی بەسەرایەت تۆ لە بوونێکی واقعی خۆتە ناژی لە بوونێکی وهمی خەیاڵی ئەندێشە یاژیت ئەو شتانی کە بۆ دروست دەکرێت خەمەکانە بۆ دروست دەکرێت ئەولیاتی ژیانە بۆ ڕێگەخرێت حەزەکانە بۆ ڕێگەخرێت تو ئەبێ حەز لەم ئەم مۆدێلە بکڕی ئەم مۆبایلە بکڕی ئەو پانتۆڵە بکڕی ئاگال لەمە بێ ئەو ئۆتۆمبیلە بکڕێت فڵان شت بۆ نمونە کەسێ ڕوخساری خۆی چاکە ئەبێ وابێ بەم جۆرستانە هەمووی دوورکەوتیتەوە لە حەقیقەت خوێندنەوەی سایکۆلۆژی هەیە ئەڵێەوە بەشێکە لە
سروشتی مرۆڤەکان خۆیان. بەڵێ جا خۆی ئەمە زیرەکی میدیاکان لەوەیە هەر مارشەڵ ماکلۆهان لەوە کتێبێک هەیە ئەڵێ ئەوە بزنس سکەڵچە باز لە ڕێکلامەکە ڕەهەندی ڕێکلام لە ڕێگەی میدیاکانەوە تاوان میدیا باشترین و خێراترین ئامرازە کە تۆ لە ڕێگەی میدیاوە ڕێکلام بکەی بۆ ڕێکلامی بازرگانی بێ یان سیاسی بێ یا ئاینی بێ هەر جۆرەکانی تر بێ ڕێکلام کە خەڵک لاوکەی خۆی مشکلەکەت چی ئێمە سیرەکەین ئامرازە بەڵام ئامرازەش حەزەکان دروستەکات ڕاستە ئێستاگە لە پرسی لە میدیاکان ئەڵێ ئەوە بینەری ئێمە حەزیلێتی بەڵام حەزەکانیش دروست دەکرێت و گۆڕانکاری بەسەراوە دروست دەکرێت یعنی ئەوە نییە بڵین لە ڕسروشتی ئێمە حەزمانشتی نوێ تازە و سەرنجڕاکێشەر هەیە بەڵام سایکۆلۆجی ئەو ڕێکلامانەوە لە ئێماکات حەزێکی ترمان بۆ دروست بێ بۆ نمونە گەنجێک ئێمە لە زانکۆیە بۆ ئەو حەزەی بۆ دروست بێ بیت لەوە بکاتەوە بۆ نمونە مافی ئەوەی خۆی هەیە ژیانێکی مسۆگەر و ئۆتۆمبیلێکی بێ بەڵام بۆ لەباتی و ئۆتۆمبیلەکە کە پێداویستی ژیانی پڕکاتە بۆ ئۆتۆمبیلەکەی بێ بە لێکس و ڕانجرۆڤەر و کادیلاک و جی کلاسێ بۆ وای لێبێت کەواتە حەزەکەمان لە حەد پێداویستە سروشتێکەوە ئاڕاستە کرد بۆ شتێکی تر کە ببوورە لە ماوەی 1 دقیقەیە ئەم بەسەرهاتانەی کە باسمان کرد بە مشکلەکانیەوە پێمان خۆشە لە ماوەی 1 دقیقە لەبەرەوەی ماوەی بەرنامەکەمان کۆتایی هات پێشنیارت چییە بۆی کە بێتەوە سەر ڕاستەڕێ و ئەو پەیوەندیە مۆراڵیە دروست بێتەوە لە نێوان میدیا و فەلسەفەیە بە پێشنیاری ئیداریش بە سپاس دەکەین. سپاس دەکەم من لە ڕای بەڕبۆچوونی من خۆ من باسی میدیای جیهانی گلۆبال ناگەم باسی میدیای خوردیەکەم باسی کەناڵەکانی خۆمانەکەم باسی کەناڵەکانی خۆمانەکەم کە بەڕاستی ناومێتکردن زۆر بەڕاستی وای لە خەڵکیان کردو بینەری ئەمان کردو پتۆرێ هەموو میدیاکان بەگشتی باسی یەک و دوان ناکەم ئەم حیزب بۆ ئەم ڕێکخراوەمە ناکەم بەسە بەگشتی کە سێرەکەی خەڵکی ئێمە پتۆرێ لەوەی کە لە میدیای خۆمان تەماشای بکە و جۆی لە بگرێ و بێتە بەسەر چاوی هەواڵ و زانیاری ئەمە یەکێک لە مەترسیەکان خاڵێکی تر کە زۆر مەترسیدارە لەوە بەڕاستی لە پێشەشکار و لە پەیامنێر و لە هەم لە کامێرامان و ئەو ستافی کە میدیاکان بەڕێوەبن زۆر پێویستیان بە ئەپدەیت و ڕاهێنان هەیە هەندێک شت هەیە کە لە میدیاکارەکانی مابینی هەر لە خۆیەوە بە زەوقی خۆی بە ئارەزوی خۆی بە میزاجی خۆی هەندێک شتی دروست کردووە کە هیچ بنەمە ما و بنەڕەتێکی زانستی نییە کە پێویستە ئەوانە ڕابێنرێنەوە دووهەم سیاسەتی میدیاکانی ئێمە بگۆڕێ لە ئاراستەکردنەوەی کە ئێمە سەرقاڵکرێن حەزکەین کە ببین بە پورەیەکی هەنگ و خەڵک وەکو شیلە بڕژین بۆ خەڵکمان لێ بنیشێتەوە کاکە جەمبی بین بەسەر چاوی زانیاری و ڕووی پەروەردەی خۆ زۆر سپاس دەکەین ماوەی بەرنامەکەمان کۆتایی ها خۆشحاڵ بووین بەوەی کە جەنابەت ئامادە بوویت لە بەرنامەکەمانە خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمان هێنین بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ